ڕۆژ بە ڕۆژیان و گوزەرانیان باشتر بێت بەڵام ئێستا بەربانگێک کە هەموو لایەنە سیاسی ئیسلامیەکانی هەرمی کۆ کردەوە بەڵام کۆبوونەوەکەیان هەر تەنها بۆ شکاندنی ڕۆژی ڕەمەزان نەبوو بەڵکو بۆ نزیک بوونەوەی لایەنەکان بوو بە تایبەت لایەنە ئیسلامیەکان کە بێکاتبوون لە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ بەشێک لە مامۆستایانی ئاینی ئیسلامی. مەبەست ئەتوانی بڵێ هەواڵدان بوو لەوەی کە ئێمە پرۆژەیەکی پێکهێنانەوە و یەخستنەوەی ناوماڵی ئیسلامیمان هەیە کە ئیطلاقمان کرد لەو ئێوارەیە بۆی دەست بەکار بین کە لایەنە ئیسلامیەکان ببینە بەشێک لە چارەسەر و ڕۆڵێکی ئیجابی تر ببینین و ناو ماڵمان تۆزێڕێک پێکتر بکەین لە پرژ و وڵاوی. ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی دەڵێت هەر لایەنێکی ئیسلامی یاخود لایەنێکی تر هەنگاوێک بێتە پێشەوە بۆ ڕێککەوتن ئێمە بە کیلۆمەتر نزیک دەبینەوە ئەگەر لە بەرژەوەندی گشتیدا بێت. ئینشاء الله ئەوەی کە مامۆستا سەلاح فەرمووی ئەمە هەنگاوێکە هەنگاوی سێکی سەرەتاییە بۆی کەوا ئینشاء الله هەموو نەکەرە سێ حزبە ئیسلامەکە بەڵکو ئەو خەڵکە ئیسلام خوازەی کوردستان گشتی بەیەکۆ بە یەک پرۆژە ئینشاء الله ناوماڵی خۆمان ڕێکخین. خەریکین ئینشاء الله خەریکین پرۆژە هەیە بەس نەک پرۆژەی یەکلایەنی تایبەت بەس پرۆژەیەکە یەک ئینشاء الله هەمووی یەکخەن. هەرچەندە ئەمیری کۆمەڵ ئامادەی ئەم بەربانگە نەبوو کە هاوکاتە لەگەڵ دەستگیرکردنی دوو ئەندامی حیزبەکەی لە شاری هەولێر بەڵام لە ئاستی ئەنجومەنی سیاسیدا بەشدار بوون و ئەندامێکی ئەنجومەنە سیاسیەکەیان دەڵێت هۆکاری ئامادەنەبوونی ئەمیرەکەیان بەهۆی سەرقاڵیەوە بووە. ئاماژەیەکیشە بۆ پێویستبوونی لێک نزیکبوونەوەی زیاتری لایەنە ئیسلامیەکان و ڕەوت و تەوژمە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان کە دیارە ئەمەش ئەگە بکرێ دەبێتە مایەی زیاتر بەرقەراربوونی ئاسایش و تەبایی لە هەرێمی کوردستان چونکە بەرای من تا دوو لایەن لە هەرێمی کوردستان زیاتر لێک نزیک بنەوە دەتوانین زیاتر بە ئاماز بگەین. لە ڕۆژی ئیمزاکردنی ڕێکەوتنەکەی نێوان یەکێتی و گۆڕاندا لە هەفتەی ئایار ڕابەری بزوتنەوەی ئیسلامی بۆ یەکەم جار بۆ ئێناڕتی ئاشکرای کرد هەنگاوەکانی سێ لایەنە ئیسلامیەکەش بۆ ڕێککەوتن و دروستکردنی بەرەیەکی هاوبەش هەنگاوی بۆ نراوە و چۆتە قۆناغی کردداریەوە. بەرزان مەلامین NRT هەولێر.